ئەکرێ بڵێن بازار جۆرێک لە وەستاوی پێوە دیارە بۆ بەشێک لە مامەڵەکردن لەگەڵ زەویە لەگەڵ شوقا، بەڵام هێشتا دەرەچە و دەرگایەکەیە بۆ ڤێلا، دەرەچە و دەرگایەکەیە بۆ جۆری مڵکەکان تەحکومەکان. من پێم وایە هەندێک لە هاوڵاتی هەندێک لە کۆمپانیا نووسنگامە بە دەرفەتێکە بینن بۆ چکە هەندێک کات خواست کاتێک کەمە بێتەوە لەسەر مڵک دەرفەتی کڕین زۆرترە بێ باشترە بێ و ئۆفەرەکان باشترە بن و چاکترە بن. بۆیە دوجار هاوڵاتی خۆی بڕارەدا جەنگ و ململانەکان ئالۆزی دروستەکان متمانە کەمەکاتەوە، بەڵام سواز بۆخوا لە بەراورد بە وڵاتانی وەکو تورکیا وەکو دوبەی کە پێشووتر ڕووگە و قوتبەی بازاری خانوبەرە بن، هێشتا هەولێر توانای بەرگەگرتن و مانەوەی لەناو بازاری خانوبەرە زۆر باشتر و چاکترە. خواست لەسەر کامیانە ئێستا زەوی یاخود ڤێلا بە بەردەوامی کێبەرکی هەیە لە نێوان کڕینە، بە تایبەتی ئەوانی کە وەبەرهێنانەکەن لە مەجای مڵکە. پێشووتر لە قۆناغێکە یەکەی نیشتە جێبوونی شوقە بوو، دوای گۆڕا بۆ زەوی و ئێستا جارێکی دیکە هاتوۆتەوە بۆ ڤێلا. ئەم بازارە بازارێکە پڕ لە ململانیە بۆ ئەوە گەڕێ بە دوای خۆیان کە بتوانێت قازانجێکی دەستکەوت دەرفەتێک بوازێتەوە.